گەرمیان وشکە ساڵی ڕاگەیاند لە ماوەی 25 ساڵی ڕابردوو گەرمیان 13 ساڵ لە وشکە ساڵیدا ژیاوە. لە هەڵەبجا ئەمڕۆ جەژنی کرێکارانە پاکەرەوەکان پشویانە و داوا لە هاوڵاتیان کراوە شار بە پاچی بهێڵنەوە. لە خەلەکانیش دیسانەکە هەڕەشەی داخستنەوەی ڕێگاکە ئەکرێت. سڵاوتان لێبێت. گەرمیان خۆی یەکلا کردەوە کە ئەم ساڵ بە وشکە ساڵیدا تێ ئەپەڕێت و لە ماوەی 25 ساڵی ڕابردووشدا 13 ساڵە لە وشکە ساڵیدا ژیاوە. فەرمانگەی ژینگەی ئیدارەی گەرمیان ڕوونکردنەوەیکی بڵاو کردوتەوە بە پێی لێکدانەوەکانی خۆی ئەگەر باران لە 250 میلیمەتر زیاتر ببارێت ئەوە وشکە ساڵی نییە، بەڵام ئەگەر لەوە کەمترباری ئەوە وشکە ساڵیە. ئەم ساڵیش کفری و کەلار ئەم بڕەبارانەی لێنەباریوە. دکتۆر دوورەیەت سلیم بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی ئیدارەی گەرمیان بە 1964 وت بۆ ئەم ڕوونکردنەوە بداتایانە پشتیان بەو زانیاریانە بەستووە کە لە بەشی ئامێرەکانی کەشناسی وەزارەتی کشتتوکاڵ لە سنووری ئیدارەی گەرمیان هەیە. بەپێی ڕوونکردنەوەکەیان ئەم ساڵ جگە لە کەمی بڕی بارانبارین ناهاوسەنجی لە دابارینیشدا هەبووە، ئەمەش بۆتە هۆکارێک بۆ وشکە ساڵی کشتتوکاڵی. ئەمڕۆ ڕۆژی جیهانی هیلاکترین توێژی کۆمەڵگایە، ئەویش کرێکارانن. پەیامنێری 1964 لە ناو بازاڕی شێخەڵای هەولێر چەند کرێکارێکی دواندووە کە زیاتر لە 20 ساڵە کاری کرێکاری ئەەکەن. ئەوان لە جەژن و پشودان نەبوون، بەڵکو لەم ڕۆژەشدا پاڵ بە عارەبانەکانیانەوە ئەنێن بۆ دەستکەوتنی پاربەنانێک. یەکێک لە کرێکارەکان 6 منداڵی هەیە کە بە کرێکاری بەخێوی کردوون، دەڵێت ئەگەر کار نەکەین ناتوانین بژین. داواکاریشە حکومەت یارمەتیان بدات چونکە چوونەتە تەمەنەوە و ئیتر وەک پێشتر کاریان پێناکرێت. لە هەڵەبجا شارەوانی بە شێوەیەکی فەرمی ئەمڕۆ بۆ پاککەرەوەکانی شاری کردە پشووی فەرمی و داواشی لە هاوڵاتیان و دوکانداران کرد هیممەت بکەن ئەمڕۆکە شار بە پاچی ڕابگرن. سەلام بیلال سەرۆکی شارەوانی هەڵەبجە بە 1964 وت بە پێی گرێبەست پاککەرەوەکان نابێت ئەمڕۆ لە پشودا بن، بەڵام ئێمە ئەو بڕیارەمان بۆ دەرکردون و وتیشی ئەگەر هاوڵاتیان ئەمڕۆ هاوکاریان نەبن لە پاکڕاگررتنی شارەکە ئەوە سبەینێ کە پاککەرەوەکان دێنەوە سەرکار ئەرچیان قڕستر ئەبێت. لە ماوەی چەند ساڵێکە بەشێکی ژیانی دانیشتوانی خەلەکان بریتی بووە لە ناڕەزایی دەربڕین و گردبوونەوە بۆ تەواو نەکردنی ئەو ڕێگایی کە بە بەردەمیاندا ئەڕوات و سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین بەیەکەوە ئەبەستێتەوە. ئەمڕۆژ سەر لە نوێ ئاگاداریەکیان بۆ حکومەت ناردووە کە ئەگەر دەست بە تەواوکردنی ڕێگاکە نەکەنەوە بۆ پیشاندان و گردبوونەوە دەست پێ ئەەکەن. محەممەد حوسێن دانیشتووی خەلەکانە بە 1964 وت ئەو بەڵێنەی پێمان درابوو بۆ تەواوکردنی ڕێگاکە نەبرایە سەر. دووبارە کارکردن لە ڕێگاکە وەستاوەتەوە و کۆمپانیای جێبەجێکاریش ئەڵێ پرۆژەکەی بەجێهێشتووە. خەڵکەکە گلەییان هەیە، دەڵێن هەرچی پرۆژە خزمەتگوزاریەکانی ناوچەکانی دیکە هەیە کاریان تێداکرێت و هیچ کێشەیان نییە، بەڵام کار لەوەی ئەوان ناکرێت. محەممەد ئەڵێت ئەمە دوایین ئاگاداریە بۆ حکوومەتی هەرێم و وەزارەتی ئاوادانکردنەوە. ئەگە دەست بە پرۆژەکە نەکرێتەوە لە هەفتەی داهاتوو دەست دەکەینەوە بە خۆپیشاندان و مانگرتن و ڕێگاکەش سەر لە نوێ دەگرینەوە. ڕووداوی ئەو پاسەی کە دوێنێ لە نزیک گوندی کارێزەی شار باشێر وەرگەڕا و تایدا 18 قوتابی و مامەستا بریندار بوون، برینی یەکەچیان زۆر سەخت بوو، بەڵام ئەمڕۆ پەیامنێری 1964 لە سلێمانی سەردانی بریندارەکەی کرد کە قوتابیەکی کچە دەرکەوت کە دۆخی تەندروستی لە مەترسی دەرچووە و جێگیرە. سامان عەلی مامەستا و باوشی ئەو منداڵە قوتابیە بە 1964 وت دوێنێ شەو نەشتەرگەریان بۆ کچەکەی ئەنجام داوە و ئێستا دۆخی تەندروستی باشە و چاوەڕوانن بزانن چیتری پێویستە بۆی بکەن. هەر ئەم کچە قوتابیە چەند ڕۆژێک پێش ئەم ڕووداوە دەستێکی شکا بوو، لەم ڕووداوەش دەستەکەی دیکەشی شکاوە. بە قسەی باوکی کاتێک دوێنێ بەیانی پاسەکە بۆ گەشت دەرچووە یەکێک لە تەگەرەکانی جام بوو. پێش گەیشتنیان لایەن داوە و چاوەڕیان کردووە سارد بێتەوە، بۆیە بەمەزەندەی ئەم مامەستایە بەشێک لە هۆکاری وەرگەڕانی پاسەکە ئەوەیە کە باسی کردووە. سەرنجتان بۆ هەواڵێک ڕائکێشم کە لێرە لەسەر شاشەکە ئاماژەی پێکراوە، ئەویش گوندی کەونەباکە. گوندی کەونەباک یەکێکە لەو گوندانەی هەرێمی کوردستان کە زۆرترین جمک و دوانەی تێدایە. ئەوە وێنەی بەشێک لەو جمکانەیە. ساڵی پار ئێمە سەردانێکی ئەو گوندەمان کرد، دەرکەوتکە زۆرترین جمک نزیکەی 50 دوانەی لێبوو.
بابەتێکی بە پێزمان لەسەر ئامادەکردن. ئەم ساڵیش بە دوواداچوونێکمان کروتمان بزانین بارودۆخی جمکەکان یاخود دوانەکان لەو گوندەی سنووری قزای بەردەڕەش چۆنە؟ مختاری ئەو گوندە پێیوتین کە لە ماوەی کەمتر لە ساڵێکدا 4 جمچیتکە لەو گوندە لەدایک بوونە کەواتە ئێستا کۆی ژمارەی جمکەکان و دوانەکان لە گوندی کەونەباک بوونە تا 53 دوانە. پێشتر هۆکارە کەشمان ڕوون کردوێتەوە گەر حەزەکان ئەتوانن سەیری ئەو بابەتە بکەن بۆ ئەوەی هۆکاری خستنەوەی ئەو هەموو جمکە لەو گوندەچیە لێرە ڕوون کراوەتەوە بەپێی بە دوواداچوونەکانی 1964 و بەپێی ئەوەی کە لە کتێبی جینسی پەیوانەیی هاتووە کە کتێبێکی جیهانیە گوندێکی وڵاتی هیندستان یەکەمین گوندە لەسەر ئاستی هەموو جیهان کە زۆرترین ژمارەی جمچی تێدایە ئەویش زیاتر لە 500 جمچی هەیە لە دوای ئەویش گوندێک دێ لە شاری ئیسماعیلیەی وڵاتی میسر کە بە دووەم گوندا ئەندرێت لەسەر ئاستی جیهان کە زۆرترین جمچی تێدایە بەڵام تاکو ئێستا سێم گوند لە جیهان دیار نییە. دیسان ئەو پرسیارە ئەەکەینەوە کە پاریش کردمانەوە ئایا کەونەباچی خۆمان ئەبێتە سێم گوند لەسەر ئاستی جیهان کە زۆرترین ژمارەی جمچی تێدا بێت. بەڕێزان هەواڵەکانم بۆ خوێندنەوە کاتیش خۆش بۆ هەموو لایەکتە.